قسەیەک هەیە ئەڵێ باشترین شت بیکەی تۆ ناتوانێت یارمەتی هەژارەکان بی من بە ئێواڵە کێ ئەیەوێ ڕۆژێ بتوانێت یارمەتی هەژاران بە دەسەڵ بڕ کێ ئەیەوێ یارمەتی هەژاران بە بتوانێت دەسەڵ سپاس بۆخوا ئەتوانم بڵم زۆرینەی زۆرتان ئەتانوێت یەکەم شت تۆ بۆ هەژارەکانی بکەی ئەزانی چییە خۆت لە هەژاری ڕزگارت چونکە با تۆش نەبی بەبار قسەیەک هەیە ئەڵێ ئەگەرەتێ یارمەتی هەژارەکان بی یەکەم جار خۆت لە هەژاری ڕزگارکە ئەمە گەورەترین پیاوەتی و چاکەی تۆ لەگەڵ هەژارەکانی بکەی خۆت لە هەژاری ڕزگارکە چەند ڕێگایەکمان هەیە بۆ یەک لە هەژاری ڕزگارێکە یەکێک لەوانە قەناعەتەکانت چاکە بۆ نمونە هیوا هەیە وا ئەزانێ ئەبێ مۆبایلەکەی ئاخر مۆدێل بێت باشە هیوا هەیە وا ئەزانێ ئەبێ قەنەفەکانی واوا بێت ماڵەکەی واوا بێت سیارەکەی واوا بێت ڕووکاری دەرەوەی زۆر دەوڵەمەندانێ بەڵام لە ناخیشا لەوەی هەمووی بەقیست هێنابێت ئەمە ئەو پەڕی فاشیلیە وریابن کللتوری شارەکانیش فەرقەکە من شارەزانم زۆر بەیان بەخش شتیان هێناوە و ئێستا قەرزارن و بەس چیە ویستویانە کەمیوان هاو بەڕێزانی تر ژووری میوان بڕۆ مەتباخ ئەنواع پەردا بڕۆ ژووری خوێندنەوە هەر نییە ئەو هەموو پەرداخە و داناوە بعد دووسە کتێبیشت دانایە ئەو تەلەڤیزۆنە گەورە و کڕیەوە ناملکێکیشە بکڕایە وانە کاتە ئێمە هەژاریمان هەیە هەژاری بیرکردنەوە و هەژاری تێگەشتن و ئەمە بەڕاستی ئەمانە زۆرێکیان بە هەژاری ئەژین و لە ژیانیانە خەریکە قیزدانەوە و قەرزارین بۆ چونکە ئەیانەوێت دەوڵەمەند دەرکەون نایانەوێت دەوڵەمەند ببن یانێت دەوڵەمەند دەرکەون ئەمە یەکێکە لە کارەساتەکان کەوا ئەکا کۆمەڵێک کەس هەر بە هەژاری بمێنێت خاڵێکی تریش هاوسەرگیری بە پەلەپەل و پەلەپڕووسکە و زوژنێنان و ئەمانە ڕۆبەرت کیۆساکی ئەڵێ یەکێک لەو شتانەی کە وا ئەکا کۆمەڵی عایلە هەتا ماون دەوڵەمەند نەبن ئەوەیەکە زوو یەکسەر هاوسەرگیریان دروست کردووە و عایلەیەکیان پێکەوە ناوە خۆیان خستووەتە ژێر قەرز و بەخێوکردنی مناڵ و کرێ و دار و ئەمەش یەکێکە لە کارەساتەکان کە لەوە ئەچێ زۆرەکمان وامان کردبێ و بەڕاستی باجەکەشمان نیاوە ئەبێ لەو حاڵەتانە ئینسان هەوڵ بە بەهێز بێ کۆنتترۆلی خۆی بکە عاتیفیانە بڕیار نەیە بڕیار بە کە ژیان دروستکە نەک جەهەنمێکە کۆتاییەکەی هەمومان نەزانین چەندە خاڵێکی ترکەوە ئەکا کە تۆ لە هەژاریان نەبی ئەوەیە یەکەم شت ئەبێ مەسروفی خۆت کەم بکەیتەوە مەسروفەکانت کەمکە دووەم شت یەکەم شت مەسروف کەمکەرەوە دووهەم شت بیر لەوە بکەرەوە کە داهاتەکەت زیاد بکەیت جا ئەم قسانەی کە کردم دڵسۆزانە بۆ بکردوم تکایە بەجددی لێم وەربگرە ئەم زیرەکی خۆت بەکار بێنە بۆ ئەوەی ژیانی خۆت و دەوروبەرەکە خۆشکی ئەم زیرەکی خۆت بەکار بێنە ئەم تەرکیزت بەکار بێنە ئەم یادگەیت بەکار بێنە بۆ ئەوەی علمێک فێر ببی علمەکە نەفعی هەبێت بەڕێزان زانستێ فێر ببی کە سوودی هەبێت پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەفەرمێ ئەعوذ بیک من علم لا ينفع ئەڵێ خوایە پەنام پێ ئەگرم لە زانستێک کە سوودی نییە لەبەرەوە وریابە حەیفە گەنجی مێشکێکی باشت هەیە ئێستا تەرکیزێکی باشت هەیە تەکنیکی باش فێر بووی هەوڵ بە علمێ فێر بە سوودی هەبێت و من داواکاریەکەم ئەوەیە هەوڵ بە زمان زۆر باش بە کوردیش زۆر گرنگە بەڕێزان دەوەسێ بڵێ کوردیی وانە کوردی زۆر گرنگە بەڕاستی زۆربەی خەڵک بۆیە خەڵک تااقەتی نیە ئیشی پێ بە ئەزانن عەریزەیەک نازانێ بنووسێ ئێکواتە چیەک تۆزی نەخوێنەوەرەکە گەڕاوەتەوە یعنی بە سەدان شەهادەدارمان هەیە لە کوردستان باوەڕکە نەک یعنی خەڵکێکە خوێندنی ئاسایی تەواو کردووە یعنی دنیایەک خەڵک کە زانکۆی تەواو کردووە ماستەری تەواو کردووە دکتۆرای تەواو کردووە یان ئێستا مشریفە یان باوەڕکەن زۆربەیان ناتوانن یەک لاپەڕی ئەیفۆر کوردی بنووسن
من خۆم سەرنووسەری گۆڤاری کەسێتی سەرکەوتوو بوو باوەڕکەن مەقالەمان بۆ هاو یعنی خۆم بمنووسایە دوو مەقالەمە نووسی پێداچوونەوەی ئەو مەقالەی ئەوەندە سەخت بووە لەبەرەوەی نەڕستەڕستەیە نەکەلیمە کەلیمەیە یعنی حیبە معقولە تۆ نەتوانی راپەڕێکی ڕێکپێک بنووسی لەبەرەوە یەکەم جار زمانەکەی خۆت ئێستا بۆ نمونە باسی ڕابردوو ڕانەبردوو ئەکەین بە ئینگلیزیا بۆ تەلەبە تێناگات هەر نازانێ بە کوردی ئەرێ ڕابردووی دوور کامێ و ڕابردووی تاو کامێ ئەم نەخوێنەواریە ئەمە خەتای چییە؟ خەتای ئەوەیە ئێمە بەس شەهادەمان بەدەست هێنا بەبێ بەس خوێنمان و دەرچوو معقول نییە خەڵک فێر نەبوو پەرەگرافێ بنووسن زمانەکەی خۆت باشکە زمانێکی تر بە باشی بزانە ئیتر ئینگلیزی بە باشی هەوڵی فێر ببی عەرەبی فێر ببی و لەم ڕێگەیشان مەوەستە بەردەوام تورکیە فارسیە و هەندێک لە زمانە ئەوروپیەکانە تەنانەت هەندێک لە زمانە ئاسیاییەکانی وەکو سینیە کۆریە یابانیە تەنانەت ئەمانش یعنی مەوەستە لەوەی کە زمانەکەی خۆت باشکی و زمانی تریش بە باشی بزانی وە شتێکیش فێر بە ئیسفادەی هەبێ بۆ نمونە ئێستا تۆ لە کوردستان لەوە چە ئیتالی فێربی زۆر ئیسفادەی لێ نەکەی بەڵام ئەگەر ئینگلیزی فێربی زۆر ئیسفادەی لێکی یا ئەگەر فارسی یا عەرەبی یا تورکی فێربی زیاتر ئیسفادەی لێکی جا ئازیزان ئەمە ئەگەر ئەخوێنی هەوڵ بە بەرزترین دەرەجە بێن بەکەم ڕازی مەبە بەوە ڕازی مەبە بڵێ بەس دەرەچێت ئێستا زۆرێکتان لەوە چێ خوێندکاری زانکۆ بن بەڕاستی حەیفە زانکۆ تەواوکەی دوایی کە سەیری دەرەجەکان تەکەیتەوە دەرەجەکانن نەزم با بەجارێکی کە و 4 ساڵە دووبارە ناکرێتەوە باس لە 10,000 نەفەر 2-3 نەفەر ناچن زانکۆ دووبارەکە لەبەرەوە تکایە ئەگەر لە مەرحەلە چوارەی با مەرحەلە 4 دەرەجەکە و بەرز بێت چکە لە ساچلی دەرەجەکە لەسەر مەرحەلە 4 بوون جا ئێستا ئەگەر ئەخوێنی تکایە یەکەم جار خەمی ئەوەت بێ نمرەکانت بەرزکەرەوە باشە وە تکایە هەر خوێندنێک تەواو ئەکەی با لە پاڵ یا زمانێکی باش بزانی چونکە بەبێ زمانزانین هیچ ئیسفادەی نیە و هەوڵ بە لە بواری تەکنۆلۆژیا زۆر بچیتە پێشەوە با دەسوپلی کۆمپیوتەرێ هەبێ با شارەزایی لە کۆمەڵێ مەوقع و سایت و بەکارهێنانی کۆمپیوتەر و هەندێ ئیشی کۆمپیوتەر هەبێ و هەوڵ بە پرۆگرامێ دوو پرۆگرامی کۆمپیوتەر بە باشی لێی شارەزا بە تکایە ئەم قسانم زۆر زۆر بەجددی لێ وەرگرن ژیان کورتە بەزاییمەیە ئەمە شتێک نییە بڵێ وەڵام 900 ساڵم لەبەردە سایقی جەگە بام 20 ساڵەوە بڕۆ حەیفە و لە هەر شوێنێکی مەوقعی تەمەنی شتاکە هەیت خوا ئەزانێت چەندێکی ترێ ماوە وانە یعنی ئەگەر تۆ ئێستاکە 50 ساڵی ئێ باشە تۆ ئەگەر 20 ساڵی کە بژی 30 ساڵی کە بژیت خۆتوانی بەم 2-3 ساڵە گۆڕانکاریکی باش دروستکە هەوڵی دروستکردنی ئەو گۆڕانکاریە قسەیەکم کە تایبەتە بە خودی ناوڕۆکی بابەتەکەمان ئەمێ هەوڵ بە شت ئاسان کە بۆ خۆت ئێستا نمونێکتان بۆ ئێرمەوە هەوڵ بە شت بۆ خۆت ئاسان کە بۆ نمونە کاتێ سەیری شتەیەکەی بزانە ڕێگایەکی ئاسانتر نییە بۆی بیریکەوێتەوە بزانە ڕێگایەکی ئاسانتر نییە بۆی فێری ببی بزانە ڕێگایەک نییە کاتی کەمتر بووێ پارەی کەمتر بووێ تۆ بگەی بەو شتە ئەگەر هەوڵی ئەوە بی زۆر زۆر باشە بۆ نمونە بەڕێزان جاری وایە تۆ لە بوارە کاتێ شارەزابی من دڵنیاتەکەم 15-20 کتێب لەو بوارە بخوێنەرەوە زۆر زۆر شارەزایی پێیان 15-20 مەقالەی تر بخوێنەرەوە ئیتر ئەزانی بەرەوەی ئەڕۆی تو چیەکەی تو چی ناکەی دەی چی لەمە تێچووی کەمترە ئێستاکە تۆ توانی زۆر کتێب داونلۆدکی دانیشی بیخوێنیتەوە چی لەمە تێچووی کەمتر ئەسڵەن با تۆ بڕۆی کتێبەکە بکڕی بیفرۆشتەوە دوای بە نیوە قیمەت بیفرۆشتەوە با بڵین پارەت نییە پارەت کەمە کتێبەکە ئەکڕی خوێنیتەوە بە نیوە قیمەت بیفرۆشەوە بەڵام تۆ ئەم کتێبەت کڕیوە بە 5,000 دڵنیاتەکەم ئەو کتێبەی کە تۆ کڕیوتە و پارەت پێیاوە دڵنیاتەکەم بیخوێنەرەوە
کە ئیسفادەت لێ کرد ئەزانی پارەکە هیچ نییە لە چاوی هەموو کتێبێک وایە بابزان هەوڵ بە ئیسفادەی لێ بکە هەوڵ بە ئیسفادەی لێ بکە بیری لێ بکەرەوە بیخوێنەرەوە ئیسفادەی لێ کە ئیسفادەت لێ کرد جاری وایە یەک شتی بەسیط گۆڕانکارێکی گەورە لە ژیانی تۆ دروستەکە مەرج نییە کتێبێک بێ هەموو لاپەڕێکی پڕ بێ لە معلوماتی تازە و علمی تازە لەوچە کتێبە بخوێنیتەوە ڕۆمانێ بێ یەک فکرە لە ژیانی تۆ دروستکە باشە لەوە چێ ئەم کتێبە کە تۆ خوێنیتەوە هیچ معلوماتی نایاتێ بەڵام هەندانێکی لە ناخەوە بۆ دروستەکە وەکو کتێبی کیمیاگەر ئەوەی پاولۆ کوێلۆ ئەگەر خوێن بێتانەوە یعنی لە ناخەوە پاڵنەرێکی ڕۆحی بۆ تۆ دروستەکە بۆ بەردەوامی بۆ تێگەشتن لە ژیان بۆ گەڕان بۆ گەیشتن بە کۆمەڵێ ئامانج ئیتر ئەوە بەسە یعنی ئەوە شتێکی کەم نییە